بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه برزان صلاة وقاي پروردگار لها مولاك خوشحالم لبابتێکی تر لە بابەتەکانی بنەماکانی دامەزراندنی خێزانی بەختەوەر بە خزمەت ئێوەی بەڕێز دەگەمەوە. خۆشەویستان وەگەزانن ئەم شەو کۆتا بابەتمانە لەسەر مۆزوعەکەی من و لەسەر کۆی خولەکە. ئەم هەفتەیە کۆی بابەتەکانی خولەکەمان کۆتایی دێ. من هەوڵەدەم بخەمە چەند سەرخاڵێکی تر لەسەر ئەو بابەتەی کە ماوە. یەکێک لەو خاڵانی تر بەڕێزان ئەگەر ئێمە بمانەوێ خێزانێکی بەختەوەر پێک بهێنین، پێویستە ئێمە وەکو خەڵکی بڕوادار وەکو خەڵکی ئیماندار باسەکەم لایەنی ئیمان و باوەڕمان لەم پەیوەندی و پرۆسەیە لە یاد نەچێت. چۆن بۆی بنەمای ئەم پرۆسەیە بنەمایەکی ئیمانیە. ئێمە ئەم پرۆسەی هاوسەرگیریە کە ئەنجامی ئەدەین وەکو پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ اتقوا الله في النساء، ئەفەرمێ لەخوا بترسن لە مامەڵەکردن لەگەڵ خێزانەکانتانە. بۆچی؟ ئەفەرمێ فإنكم أخذتموهن بأمانة الله، ئەفەرمێ چونکە ئەو ئافرەتانە ئەمانەتی خوان بەلای ئێوەوە، واستحللتم فروجهن بكلمة الله، وبعقد عهد ميثاق شريعتي خوا ئەو ئافرەتانە لە ئێوە حەڵال بوون. کەواتە کابرا کاتێک پامەڵ لەگەڵ خێزانەکەی ئەکا ئەبێ باش بزانێ ئەم ئافرەتە بە شەرعی خوا لەو حەڵاڵە، واتە شەرعی خوا حاکمە لەم پەیوەندیەیە. بۆیە ئەگەر سەرنجی زۆرێک لە ئاەتەکانی قورئان بدەن خۆشەویستان، ئەبینین خوای پەروەردگار کاتێک کە باسی پەیوەندی نێوان ژن و مێردەکە، کاتێک کە باسی حکم و حقوقەکە لە بینی ژن و مێردا، لە ئاەتەکەیە ئەفەرمێت وتلك حدود الله، یا فەرمێت تلك حدود الله، نافرمێت تلك حقوق المرأة یا تلك حقوق الزوج، فەرمێت تلك حدود الله. حق ئەدات ئەیکا بە حەد حقەکەش ئەداتە پاڵ خۆی. بۆ ئەوی ئێمە بزانین ستەمکردن هی لایەنێک لە لایەنەکەی تری گرێ بەستەکە، ئەمە نەک ستەمە بەرامبەر بە کەسێک، ئەمە ستەمە بەرامبەر بە سنوورەکانی شەرع. ئەمە خاڵێکی گرنگە بەڕێزان. بۆ نمونە کاتێک کەسێک ناپاکی ئەکا بەرامبەر هاوسەرەکەی، ناپاکی کردووە بەرامبەر بە شەرع، ناپاکی کردووە بەرامبەر بە دینەکەی خۆی، ئەوجا ناپاکی کردووە بەرامبەر بە هاوسەرەکەی خۆی. کاتێ ستەمی لێ ئەکا، ستەمی لە خۆی کردووە، ستەمی لە کۆی پرۆسەی دینداریەکەی خۆی کردووە، ئەو جاستەمی لە کەسی بەرامبەر کردووە کاتێ مافەکانی پێشێلەکە. کەواتە ئەمە خاڵێکی جەوهەریە ئێمە بیزانین. ئێمە بە شەرعێک ئەم پرۆسەیەمان کردووە، مەحکومین بەم شەرعە. واتە ئێمە لەو ڕۆژەی کە لە مارەکردنەکەیدا ئەنیشین، باشە کە لە مارەکردنەکەیە ئەڵین بە شەرعی خوا یا لەسەر شەرعی خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەم قسەیە بۆ ئەم مەجلیسە نییە، ئەم قسەیە بۆ تا دواساتەکانی ئەم پرۆسەیە. تەنانەت ئاگامان لەوە بێ لە تەلاق و جابوونەوەیشا ئەبێ ئەم قسەیە وارد بێ کە ئێمە وتومانە لەسەر شەرعی خوا و سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، واتە لە کاتی جابوونەوەیشمانە لەسەر شەرعی خوا و سنەتی پێغەمبەر جا ئەبینەوە. زوڵمی تیانە فەئیمساکن بمەعروف ئەو تەسریح بإحسان. بۆیە خۆشەویستان، یعنی ئێمە وەکو هاوسەر کە لەگەڵ یەک مامەڵە ئەەکەین، ئەگەر ئەم لایەنە ئیمانیە لێک بدەینەوە لەگەڵ یەکتر، من پێم وایە زۆرێک لە کێشەکانمان حەل ئەبێ. بۆ چونکە ئەو کاتە شەرعی خوا ئەکەین بە حاکم بەسەر خۆمانەوە، کە شەرعی خوا حاکم بێ بەسەرمانەوە، ئێمە درۆ لەگەڵ یەکتری ناکەین، ئێمە ناپاکی لەگەڵ یەکتری ناکەین، ئێمە مافەکانی یەکتر پێشێل ناکەین، چونکە ئەمانە پرۆسەیەکی دنیاوی نین، ئەم پرۆسەیەکی قیامەتیە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم إن أحق ما وفيتم به من الشروط ما استحللتم به الفروج. باشترین لە پێشترینی ئەو مەرجانی کە پێویستە پێوەی پابند بن، ئەو مەرجانن کە خێزانەکانتان بەهۆیانەوە لێتان حەڵال بوون. واتە مەرجەکانی پرۆسەی هاوسەرگیری ئێمە پێویستە پێوەی پابند بین. بۆ چونکە ئێمە بەم مەرجانە لە یەکتر حەڵال بین. ئەگەر یەکێک لە مەرجانە نەبێ حەڵالێکە نامێنێ. کەواتە ئەمە خاڵێکی جەوهەریە پێویستە هەمومان ئاگامان لێی بێ. لەبەرەوە مەسەلەی دینداری بەڕێزان ئەبێ ڕنگدانەوەی هەبێ لە ئەخلاق خێزانداریمانە کە مامەڵە لەگەڵ یەکتر ئەەکەین. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەجەت الوداع ئەفەرمێ ئیستەوصوا بالنساء، ئەفەرمێ ئاگاتان لە یەک بێ، ئامۆژگاری یەکتر بکەن، سەرزەنشتی یەکتر بکەن، چاک بن لەگەڵ ئافرەت، چاک بن لەگەڵ خێزانەکانتانە. ئەمە خاڵێکی ترە. ئەگەر ئێمە ئیستیحضاری ئەم ڕۆحەمان کرد، ئەگەر ئێمە بەم نەفسیەتە مامەڵەمان لەگەڵا کرد کە ئێمە بەر لە پرۆسە هاوسەرگیریەکە کە پەیوەندیەکی گرێبەستە لە بینی من و ئەوە، ئەم پرۆسەیەکە
خوای پەروەردگار ڕەقیبە بەسەرێەوە، خوای پەروەردگار ئاگادارە بەسەرێەوە. درۆ بکەیتایە جاری وا هەیە ئێمە لەگەڵ خێزانەکە کێشەمان بۆ دروستە بێ یەکێک لە لایەنەکانی گرێ بەستەکە زۆر دەستکراوە و دەمکراوانە درۆ ئەکا بە دەم کەسی بەرامبەرەوە، زۆر ناپاکی ئەداتە پاڵکە ئەو لی بێتاوانم. بەڕێزەکەم تۆ ئەمە خوا هەیە، قیامەت هەیە، دین هەیە، شەرع هەیە، ئەمە گرێبەستێکی دنیاوی مجرد نییە، لێکەوتەکانی ئەم پرۆسەیە بۆ قیامەتە. خوای پەروەردگار محاسبەمانەکە لەسەر ورد و درشتی ئەم بابەتە، چونکە بە شەرعی خوا زەواجمان کردووە، بە شەرعی خوش بەرپرسیارین لەو زەواجە، خوا ڕامان نەگرێ لەسەر هەر لەحظەیەک ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد. خوای پەروەردگار ئاگادارمانە هەر قسەیەکەکەین، هەر هەڵسوکەوتێکەکەین، بەتایبەتی لە پرۆسەیا و سەرگیریا و عەرزم کردن، خوای پەروەردگار ڕەقیبە و حەکیمە و حەسیبە لەسەری ئینسان دروست نییە زوڵم بکە لەم پرۆسەیە لە یەکتر. ئەمە خاڵێکی ترە ئاگامان لێ بێ، بەشێکە لە پرۆسەی دینداریمان. زەواج یعنی من چۆن نوێژ ڕۆژ و زەکات بەشێکە لە پرۆسە دینداریەکەم، پرۆسە هاوسەرگیریەکەیشم بەشێکە لە پرۆسە دینداریەکەم. چۆن لە نوێژە ڕاست سەرڕاستانە سادیقانە مخلیسانە نوێژەکەم، بە هەمان شێوە چۆن پابندم بە حکمەکانی نوێژەوە کە لە شەرعی خوا وەرم گرتووە، پێویستە پابندیش بم بە حکمەکانی پرۆسە هاوسەرگیریەکەمەوە کە لە شەرعی خوا وەرم گرتووە. ئەمەیان عیبادەتە، ئەمەشان بە چەمکێکی تر عیبادەتە. ئەمەیان شتێکی دنیاوی نییە تۆ وابزانی وەڵا پرۆسی هاوسەرگیری شتێکە بۆ حەز و ئارەزوە ناکاکە، ئەوە غەڵەت تێگەیشتنە، ئەوە هەڵە مامەڵەکردنە لەگەڵ پرۆسەکە. وا تێبگە کە ئەم پرۆسەیە پرۆسەیەکی دینداریە، چۆن تەعامل لەگەڵ نوێژ و ڕۆژ و زەکاتە ئەکەیت، مەرجەکانی باشە و بۆ نمونە هۆکارەکانی هەموو ئەمانە بەڕەچاوەگری ئەو جا مامەڵی لەگەڵاکەی پرۆسە هاوسەرگیریەکەش بە هەمان شێوە مامەڵە لەگەڵا بکە. خاڵێکی تر بەڕێزان، بە چ ڕوحێک تەعامل لەگەڵ هاوسەرەکانمان بکەین؟ ئێمە زۆر جار بۆ نمونە خوشکی وا هەیە تەلەفۆنەکە یا برای وەیە هەیە تەلەفۆنەکە ئەڵێ قانونیەن باشە ئەوە ئەرکی منە یا ئەرکی ئەوە، یا حتا بۆ نمونە جاری وا هەیە ئەڵێ مەبدەئی عەدل، ئەڵێ بە عەدالەت ئەمە ئەرکی ئەوە یا ئەرکی منە، مافی منە یا مافی ئەوە. بەڕێزان ئەم قسەیە زۆر جوانە، مەبدەئی عەدل هەمومان تەسلیمین، بەڵام ئایا لەسەر و مەبدەئی عەدلەوە مەبدەئێکی جوانتر نییە لە عەدل؟ با مەبدەئی ئیحسان جوانترە لە عەدل، باڵاترە لە عەدل. بۆ چونکە مەبدەئی ئیحسان عەدل ئەوەیە کە تۆ مافی خۆت وەربگری، مافی خەڵک پێشێل نەکەی. ئیحسان ئەوەیە ئەگەر مافت پێشێل کرا لەبەرخوا ببەخشی، واتە ڕۆحی لێبوردەیت هەبێ. ئەمە خاڵێکی گرنگە بۆ سەرکەوتنی پرۆسەی هاوسەرگیری. ئەگەر ئێستا هاوسەرین یا تازە ئەچینە پرۆسەی هاوسەرگیری، ئەم ڕۆحیەتە گرنگە لەگەڵمانە بێ. واتە کاتێ تەرەفی بەرامبەر هەڵەکە من مافی خۆمە وەڵامی بەمەوە، بەس بێدەنگی هەڵبژاردن باشە پەرچەکردار نەنواندن، ئەمە خاڵێکی جەوهەریە لە شەرعە، ئەمە مەبدەئی ئیحسانە. إن الله يأمر بالعدل لدواء عدل باس إحسانك أفدواء أفرمي والإحسان إن الله يأمر بالعدل والإحسان. لچن آية أخوة بالوردقار فرمي إن الله يحب المحسنين والله يحب المحسنين. خوا خلقي محسني بيخوشه، خوا خلقي عادلي خوشه، بلا محسن كان زياتر خوشه، چونك محسن كان لبرديان لعادل كان زياتر. عادل كان لسنوري حق أوسطن، محسن كان سنوري حق تأبرين بو سنوري إحسان. واتا أقر حقك شان هبه آمادن لبرديان هبه لپاراستنی حقەکانە، کەواتە خوشکان و برایانی بەڕێز ئێمە با مەبدەئی حەق و مەبدەئی عەدل لە پرۆسی هاوسەرگیریە تەعامل نەکەین، باشتر لەو مەبدەئی ئیحسانە. واتە کاتێک بۆ نمونە خوای پەروەردگار نەسیحەتمانەکە ئامۆژگاریمانەکە ئەفەرمێ فەئیمساک بمەعروف ئەو تەسریح بإحسان. ئەفەرمێ ئەوەتا خێزانەکەت بەباشی مامەڵە لەگەڵا بکە ئەو تەسریح بإحسان. بۆ لێرە نافەرمێ بالعەدل، ئەفەرمێ تەسریح بإحسان. واتە ئەو کاتی کە جیا ئەبنەوە لە یەکتر ئەگەر مافێکی شتان چوو بەلای یەکترە چاوپۆشی بکە. بۆ نمونە تۆ ئافرەتێک تەلاقە دەی، دەستبەرداری ئەبی، دڵی ئەشکێنی، ژیانی تێگەدەی، چەند و چوونی سەمتی ماریەکی لەگەڵا مەکە، وەڵا ئەو بای ئەو نێ و ئەوە عیاری ئەو دڵی شکاوە، ئەو ژیانی لێ تێک چووە، ئەو سەری لێ تێک چووە، تۆ دەستبەرداری ژیانی هاوسەرگیری بووی لەگەڵی، چاوپۆشی بکە لە هەندێک مافکە ئەچێ بەلای ئەوە. بۆیە خوا ئەفەرمێ ئەو تەسریح بإحسان، ئەفەرمێ بە ئیحسان حاڵەتی لێکترازان و جابوونەوەکە با دروست بێ. کەواتە ئەمە خاڵێکی ترە گرنگە ئاگامان لێ بێت چاوپۆشی بکەین لە ئەرک و مافەکانمان بەرامبەر بە یەکتر. مافی خۆتە بیتەوە سەر سفرەی حازری، بەڵام ڕۆژێک سفرە حازر نەبوو دنیا کاول نەبووە.
بۆ نمونە خواردنەکە عیبدارە، خواردنەکە بێخوێیە، سوێرە، بۆ نمونە چەورە، بەدڵی تۆ نییەوە حاصل موجبی ئەوە نییە کە جەنابەت قیامەتی لەسەر هەڵبگیرسێنی وڵات تۆ بۆ وات کردووە، تۆ بۆ خەسارت کردووە، من میوانم هەبوو، من حیام چوو. بەڕێزان سەیری ئەخلاقی پێغەمبەر بکەین صلی الله عليه وسلم. خاتو عایشە باسێکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نوێ خێزانی هەبووە لە یەک کاتە جەنابتان نەزانن ئەم نوێ خێزانە هەی بۆ زۆر زۆر بەتەمەن بووە وەکو خاتو سەودە، هەبووە زۆر زۆر مناڵ بووە وەکو خاتو عایشە. ئەم نۆژنە بێوە ژنیان تیا بووە، مەسەڵەن قەیرەیان تیا بووە، وەکو عەرزم کردن بەتەمەن و بێتەمەنیان تیا بووە. هەر یەک لەمانە میجاجێکی هەیە، هەر یەک لەمانە حەزی لە جۆرێک خواردنە. خاتو عایشە ئەخلاقێکی پێغەمبەر باسەکە صلی الله عليه وسلم ئەفەرمێ ما عاب طعاما قط، ئەفەرمێ لە ژیانی عیبی لە خواردن نەدۆزیوەتەوە. نەیفەرموو ئەمە سوێرە، نەیفەرموو ئەمە بێخوێیە، نەیفەرموو ئەمە چەورە. ئەفەرمێ ئەگەر خواردنەکەی بەدڵ بووایە ئەی خوارد، ئەگەر بەدڵی نەبووایە ئەکشایەوە دواوە ئەمانە بۆ ناخۆی ئەیفەرموو الحەمدولله سوپاس بۆ خوا تەواو. ئەمە ئەخلاقێکی گەورەیە بەڕێزان، ئێمە لێوی فێر بین. ئەگەر ئەم ڕخنەی لە خواردن نەگرتە بێ کەواتە ڕخنەی لە زۆر شتی تر نەگرتووە. هەر خاتو عایشە باسەکە ئەفەرمێ ما ضرب بيده امرأة قط، ئەم پیاوە بەڕێزە کە نۆژنی هەبووە لە هەندێک حاڵەتا لەگەڵ ژنەکانی ئەوەندە تێکچوون گەشتووەتە حەدی تەلاق، بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەرگیز قسەی نەشیاو یا دەستی لە خێزانەکانی بەرز نەکردوێتەوە بە هیچ شێوازێک. ئیمساک بمعروف ئەو تەسریح بإحسان، گەشتووەتە حەدی تەلاق لەگەڵ خاتو حەفسە، بەڵام ئەلفێکی ناشرینی پێ نەگوتووە. بەڵام خاتو عایشە فەرمێ ڕۆژێک لە ڕۆژان دەستی لە خێزانێکی بەرز نەکردوێتەوە. یا بۆ نمونە زەید کە لە خزمەت پێغەمبەرا بۆ صلی الله عليه وسلم، زەیدی کوڕی حارثە مناڵێک بووە، بە مناڵێک پێغەمبەرا هاتووە تا بووە بە پیاوژنی بۆ هێناوە. ئەم زەیدە ئەفەرمێ ڕۆژێک لە ڕۆژان ئەنەسی کوڕی مالیک کار خزمەتکار بوو لە بەردەم پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم، خزمەت ئەوە گەورە بووە. ئەفەرموون ڕۆژێک لە ڕۆژان پێغەمبەری خوا پێی نەگوتین بە شتەیەکە کردمان بۆچی واتان کرد کە نەمان کردبێ بۆچی نەتان کرد. ئەمە ئەخلاقێکی زۆر زۆر گەورەیە خۆشەویستان. تۆ مێرد مناڵێک ئەو نە بە تەحمل بی لەگەڵی شتێک هەڵەیەک بە تاکید ئەمانە هەڵی زۆریان کردووە، ڕۆژێک پێی نەڵی بۆچی وات کرد بۆچی وات نەکرد. کەواتە ئێمە کە ئەڵین لەسەر سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم زەواجەکەین، ئاگامان لەوە بێ لەسەر سونەتی پێغەمبەر، ئەمە سونەتی پێغەمبەرە، بەم شێوازە مامەڵە لەگەڵ زەواج و لەگەڵ سونەت پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەکرێ. خەڵێکی تر بەڕێزان کە ئەمەش هۆکارێکی ترە بۆ سەرکەوتنی پرۆسەی هاوسەرگیری، قەناعەت بوونی قەناعەت لە چوارچێوەی هاوسەرگیریەکەی خۆتە. بەڕێزان خێزانەکەت، ژنەکەت، پیاوەکەت هەر چۆنێکە قەناعەتت پێی هەبێ، بژاردەی خۆتە وەکو عەرزم کردن ئەگەر سیفەتێکیمان بەدڵ نەبێت سیفەتێکی تریمان بەدڵە، لەبەرەوە با قەناعەتمان بۆ بەشە هەبێ کە هەمانە. چاو لە دەربوون بەڕێزان ژیانی ئینسان تێگەدا. یعنی بۆ نمونە تۆ چاوت لە برادەرەکەتە ژنەکەی لە تۆ جوانترە، باش ئەو ژنەکەی لە تۆ جوانترە. ئەگەر ئەمە وا بکا کە ژنەکەی خۆتت لە بەرچاو بکەوێ، یا سکرتێرەکەت لە شوێنی کارەکەت لە خێزانەکەت جوانترە، یا بۆ نمونە کەسێکی تر کە هەیە لە ژیانی تۆیە لە چوارچەوە کۆمەڵایەتێکەیە لە کەسێک کە گونجاوترە بۆ تۆ، ئەگەر ئەمانت لە پێشچاو بێ بەڕێزان ئەو کاتە بەڕاستی کێشەیەکی گەورەت بۆ دروستە بێت، چونکە هەمیشە هەست بە ئاسوودایی ناکەی لەگەڵ خێزانەکەت. بەس ئەگەر نە ئەمانە لە مێشکی خۆت دەرکەی، تەسەورت وا بێ کە ئەم خێزانت تەواو یعنی ئەمە قسمەت و نسیبە و ئەمە کۆمەڵی صفاتی جوانی تایە، ئەکرێ لە ناحی جوانی بەقەر ئەوان جوان نەبێ، بەڵام ڕێک و پێکی لەوان ڕێک و پێکترە، لە ڕێزداری لەوان ڕێز و ڕێزدارترە، لە خانەدانی لەوان خانەدانترە. ئەم مەسەلەی قەناعەتە بەڕێزان نەکات تەنها لە پرۆسی هاوسەرگیری، لە کۆی پرۆسی ژیانی خۆت بیکە بە مەبدەء بەڕێزان هەمیشە قەناعەتت بەو بەشە هەبێ کە خوا داویتێ. بۆ نمونە جوانی و جەمالیەت، قەناعەتت بەو جوانیە هەبێ کە خوا پێی داوی. ئێستا گەورەترین گرفتی خەڵکی ئێمە ئەوەیە خەڵک قەناعەتی بە بەشی خوا نەماوە، ئەچێ دەستکاری لوتێکا تەجمیلێکە، چاوی تەجمیلەکە، کوڕمی تەجمیلەکە، لێوی تەجمیلەکە، باشە بۆ هەموو شوێنێکی خۆی پێ ناشرینە. ئێوێ هەر ئەندامێکی لاشەی لە کچە مۆدێلێک، لە ئەکتەرێک، لە هونەرمەندێک بچێت. ئەمە کارەساتە بۆ چکە تۆ وات لێیە ئەو کاتە بە هیچ قەناعەتت نامێنێ، هەمیشە خەڵکت لە خۆت پێ جوانترە، بڕوات متمانت بە کەسایەتی خۆت نامێنێ. ئەمەش کەسایەتێکی لەرزۆک لە تۆیا دروستەکە کە حەق نییە ئینسانی ئیماندار وابێ خۆشەویستان. لەبەرەوە کەسایەتیت با هەمیشە بە قووەت بێ،
ئەو قەناعەتی کە هەتە پێت وابێ تۆ لە هەموو کەس من ناڵم لە منطەڵەقی غرورەوە لە لوودبەرزیەوە بەس پێت وابێ تۆ لە هەموو کەس مواسەفاتت باشترە لە هەموو کەس باشتری ئینسانێکی دینداری بە ئەخلاقی هەمیشە قەناعەت وابێ زۆرێک لەوەی کە تۆ هاتە خەڵک نیەتی قەت ئاوات مەخوازەوەکو خەڵک بی هەمیشە ئاوات بە خۆت بخوازە بەڵام هەوڵ بدە ئەو کەم و کورتیانی کە هەتە چاکی کە لە خۆتا مەیهێڵە ئەمە هۆکاری بەقووتبوونی کەسایەتیتە بەڵام ئەگەر ئێمە هەمیشە هەوڵی چاولێکردنی خەڵکی کە بدەین من دڵنیاتانەکەم بەڕێزان ئێمە ئیسراحەت ناکەین لە ژیانی خۆمان کەسایەتێکی لە زۆکمان بۆ دروستە بێ و هەمیشەی شوامان لێیە کە لە قەلەقە ئەژین لە فەراغە ئەژین هەمیشە هەر کەسێکە بینین بە چاوی عجب سەیدی ئەوەکەین بە چاوی سەرسوورمان بە چاوی پیاهەڵدان سەیدی ئەوەکەین بەڵام بە خۆمانەنا ئەڵین ئەو لە ئێمە دەوڵەمەندترە ئەو لە ئێمە باشترە ژیانی خۆشترە ئەوەی وایە ئەمە ژیانی خۆمان تاڵەکە بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئامۆژگاریەکی زۆر جوانمانەکە ئەفەرمێ انظروا إلى من هو دونكم ولا تنظروا إلى من هو فوقكم ئەفەرمێ بەردەوام سەیری ئەو کەسانە بکەن کە لە خواری ئێوەون سەیری ئەو کەسانە مەکەن کە لە سەری ئێوە بۆ فإنه أجدر أن تزدروا نعمة الله عليكم ئەفەرمێ ئەگەر سەیری ئەو کەسانی خوار خۆتت کرد سەیری سەر و خۆتت نەکرد ئەفەرمێ ئەمە وات لێ ئەکان نیعمەتەکانی خوا بە هەند وەربگری بەکەم وەری نەگری ئەگەر تۆ دەستێکت تەواو نییە سەیری کەسێک هەردوو دەستی نییە هەردوو دەست نییە سەیری کەسێک کە ئیفلیجە لەسەر جێگا کەوتووە چاوێکە تەواو نییە سەیری کەسێک کە نابینایە هەمیشە وام ڕوانە بۆ نمونە سیارت نییە سوپاسی خوا بکە کە قاچەکانت تەواوە سیارەیەکت هەیە بەڵام مۆدێلەکەی زۆر نزمە سوپاسی خوا بکە کە هەر ئەسڵەن سیارت هەیە خەڵکێکی بە پێ هاتوچۆوەکە خانۆکە دۆکو پێویست نییە سوپاسی خوا بکە کە کرێچینی کرێچی سوپاسی یعنی سوپاسی ئەو خوا بکە کە لەشت ساغە بەڕێزانە ئەمانە هەمووی نیعمەتن خوا فەرمێ وئین تەعودوا نعمة الله لا تحصوها وما بكم من نعمة فمن الله ئێمە نیعمەتی خوا ئەوەندە لەسەرمان زۆرە ناتوانین ئەژباردەیان بکەین نەبوونی قەناعەت هەموو ئەم نیعمەتانە چی لێ ئەکا هەموو ئەم نیعمەتانە لە پێشچاومانەکە لەبەرەوە با قەناعەتمان هەبێ بەڕێزان کێشەی گەورەی ئێمە خانەوادەکانی ئەمڕۆی ئێمە نەبوونی قەناعەتە خوشکێکی بەڕێز ئەچێتە ماڵی دراوسەکەی تاقم قەنەفەیەکی کڕیوە دەستکارێکی ناو ماڵەکەی کردووە ئیتر کە دێتەوە ماڵەکەی خۆی لێ ئەبێ بە دۆزەخ ئەمە چێ تاقم قەنەفەیەکی جوانی تیان نییە بەڕێزەکەم ینی ئەم تاقم قەنەفەیە ئاسوودەی نادا بە مرۆڤ ماڵ خانوو پێداویستی ماڵ ئاسوودەی مرۆڤ لە دڵیایەتی تۆ دڵت ئاسوودەکە ڕازی بە بۆ بەشەی کە خوا داوێتی قەناعەتت هەبێ خوای پروردگارە فەرمێ لە ئین شەکەرتوم لە ئەزیدەنەکم هەست بە نیعمەتەکانی خوا بکە سەیری خەڵکی خوار خۆتەوە بکە کەواتە ئەمە دیسانەوە بەڕێزان گەورەترین گرفت کە سەر ئەکێشێ بۆ ناپاکی هاوسەرگیری نەبوونی قەناعەتە پیاوێکمانەیە قەناعەتی بە جوانی هاوسەرەکەی نییە ئافرەتێکمانەیە قەناعەتی بە جوانی هاوسەرەکەی نییە قەناعەتی بە ماریفەتی هاوسەرەکەی نییە قەناعەتی بە گیرفانی هاوسەرەکەی نییە قەناعەتی بۆ نمونە مامەڵی لە پرۆسی هاوسەرگیریەکەیان نییە ئەم فەراغە هەمیشە دەواازەیە کە سەری بۆ دەرگای بۆ ئەکاتەوە سەری بۆ ئەکێشێ بۆچی بۆ ناپاکی هاوسەرگیری بەشێن ئافرەتێکی جوانتر دەوڵەمەندتر ڕێزدارتر بە ماریفەتتر وای لەکە قەناعەتی بە خێزانەکەی خۆی نامێنێ لە کاتێکە من دڵنیاتانەکەمەوە هەر یەکێک لە ئێمە کە خوا خەڵقی کردوین بای ئەوەندە صفاتی جوانمانتیایە ئەگەر هاتوو تەکاملی پێ بکەین ئەگەر هاتوو هەوڵ بدەین صفاتە جوانەکانی خۆمان بدۆزینەوە برەوی پێ بدەین گەشەی پێ بکەین من تەسەورەکەم ئێمە ئەبین بە ئینسانێکی نوعی ئەو ئینسانی کە خوا بۆ ئەرکێکی دیاری کراو بۆ ئامانجێکی دیاری کراو کە دروستی کردوین ئێمە ئەبین بۆ مرۆڤە لەبەرەوە خۆشەویستان با دائما قەناعەتمان هەبێ ئێمە کە ئەچینە پرۆسی هاوسەرگیریەوە هیچ مرۆڤێک کەمالی نییە هیچ کاتێکیش پێداویستیەکانی ژیان هیچ کاتێک مادە بەختەوەری بۆ مرۆڤ دروست ناکەوە ئینەما بەختەوەری مرۆڤ لە دڵایە لە دەستانیە لە قاچانیە لە چواردەورانیە ئەلا بذكر الله تطمئن القلوب باشە دایمە خوای پەروەردگار تەرکیز لەسەر قەلبەکە تەرکیز لەسەر دڵەکە نەخۆشی ئەداتە پاڵ دڵ ئەو دڵانە ساغن ئەو دڵانەی کە بەختەوەرن بە ئیمان قەناعەتیانەیە بۆی کە خوا پێیانەدا ئەو دڵانەی کە قەناعەتیان نییە بە بەشی خوا هەمیشە ناشکرێن هەمیشە چاویان لە زیادی خەڵکە من دڵنیاتانەکەمە زۆر بە ناڕەحەتی ئەگوزارێن و ئەم نەبوونی قەناعەتش سەر ئەکێشێ بۆ زۆر شتی خراپ ئاکاری خراپتیایەنە لەبەرەوە با لە ئێستاوە بڕیار بدەین بەوەی قەناعەتمان هەبێ و بڕیار بدەین بەوەی کە ئەوەی خوای پەروەردگار پێی دامین بەشی خوایە پێی رازی ئێمە سوپاسی خوای لەسەر بکەین بۆ ئەوەی خوای پەروەردگار زیاترمان بداتێ هەوڵ بدەین چاولێکەری خەڵک نەبین لاسایی خەڵک نەکەینەوە کۆپی کردەوەکانی خەڵک نەکەین ئێمە ژمارەیەکی تایبەتین بۆ نمونە
ئەگەر ئێمە لە ڕیزبەندی ژمارەکانە ژمارە یەک بین ئەگەر لە دوو بچین یابمانی وەک دوو مامەڵە بکەین ئەو کاتە ببوونێ نەبوونی یەک فەراغ دروست ئەکات ئێمە شوێنەکەی خۆمان چۆڵەکەین و قیمەتیش خۆشمان لێدە زەرین بۆ چکە دوو خۆی هەیە ئێمە کە وەک دوو ئەبین قیمەتمان چییە دوو خۆی هەیە و دووی پێویست ناکە ئەسڵەن لە وجودا هەبێ کەواتە باهری یەکەمان ئەو ژمارەیە بین کە خوا خەڵقی کردوین با کۆپی کەسایەتی یەکتر نەکەینەوە هەوڵ نەدەین چاولێکەریمان هەبێ بۆ خەڵکانی تر وەکو خۆمان هەین ئینسانێکی دیندار خواناس ئینسانێک کە پابندبوون بە فەرمانەکانی شەرع مایەی سەنگی ئێمەیە ئەمەم شێوازە تەعاملکەین قەنەعەتی کولیشمان هەبێ ئەگەر هەژاریش بین قەنەعەتمان هەبێ بە هەژارێکی خۆمان عیزەتی نەفسمان هەبێ دەست لە خەڵکی نامرد پان نەکەینەوە چاومان لە ماڵی خەڵک نەبێ کەرامەتی خۆمان نەشکێنین بۆ پارە ئەمە من پێم وایە بەڕێزان گرەوی دنیا و قیامەت ئەبینەوە لەبەرەوە با چاومان لەوە نەبێ کە دراوسێکەمان چی هەیە ماڵی دراوسێکەمان چی تایە با سەیری ماڵی خۆمان بکەین سەیری گیرفانی خۆمان بکەین ئیمکانیاتی خۆمان بکەین با فشار لەسەر بەرامبەرەکانمان دروست نەکەین خوشکی وا هەیە مەسەلەن دایمە وتی ئەوەی هەیە ماڵی فلانکەس ئەوەیان هەیە ماڵی فلانکەس ئەوەیان کڕی ماڵی فلانکەس ئەوەیان خوارد ئێمە نیمانە ئەمە بۆ خۆی سترێسێکی تر دروست ئەکا جیاوازیەک یعنی شەرخێک لە بینی پەیوەندی ژیانە هاوسژانی هاوسەرەکانە دروستەکە دوای سەر ئەکێشێ بۆ ساردبوونەوە سەر ئەکێشێ بۆ قسەی تر سەر ئەکێشێ بۆ زۆر شتی خراپ نا دایما ئەگەر شتێکی شت نییە لە ماڵا با بەس خۆت بیزانی ئەگەر شتێکی شت نییە لە ماڵا سترێز لەسەر کەسی بەرامبەر دروست مەکە بۆچی ئەوە نییە بۆچی وا هەیە ئەگەر خێزانەکەت عیبێکی هەیە مەی دەرەوە بە چاویات و ئەو عیبەت هەیە ئەو عیبە بۆ نمونە ئەگەر خوا کردە عیبەکە ئەوە کەس دەسەڵاتی تای نییە ئەگەر خۆکردی احتیادیە بە نەسیحەت بە ئامۆژگاری بەڵام شکاندن و بە چاوادانەوە و کولانەوەی برینەکان هەمیشە ئێمە زیانی لێ ئەکەین ئەمە خاڵێکی ترە گرنگە ئێمە ئاگامان لێبێ خاڵێکی تر بەڕێزان پرۆسی هاوسەرگیری مەفروزە پرۆسەیەکی داخراو بێ لە چ ڕوویەکەوە داخراو بێ نهێنی پاراستنی یەکتر ئێمە با ڕێگە نەدەین بەوەی کەسی سێن بێتە ناو پرۆسەکانمانەوە با ڕێگە نەدەین خەڵکی تر تەدەخولکە نەک لە بابی ئەوەی کە وەرگرتنی نەسیحەت و ئامۆژگاری ئاساییە ڕاوێژکردن ئەمەیان ئاساییە بۆ نمونە تۆ کێشەیەکت هەیە ڕاوێژەکەی بەڵام ڕێگە مەدە بە تەدەخول یعنی چۆن ڕێگە مەدە خەڵک دەست بقاتە ژیانتەوە ئەگەر کێشەیەکت هەیە هەوڵ بدە خۆت چارەسەریکە بۆ چارەسەر نابێت بە کەسێکی دڵسۆز بڵێ بەو مەبەستە بێتە کێشەکەەوە کە چارەسەریکە نەک بۆ مەبەستە بێتە کێشەکەەوە کە دیفاعت لێ بکات بۆ مەبەستە بێتە کێشەکەەوە کەسی بەرامبەرت بۆ بشکێنێ نا ئەوە هەڵەیە ئێمە ئەگەر بۆ نمونە پرۆسی هاوسەرگیریمان کردووە بۆ خوای پەروەردگار وەکو گوتمان کە تەشبیهەکە ئەفەرمێ هونە لیباسون لەکم و ئەنتم لیباسون لەهون بۆچی ئێمە تەشبیهەکە بە پۆشاک بۆ یەکتر لەبەرەوەی ئێمە فعلەن پۆشاک بین بۆ یەکتر لەبەرەوەی ئێمە نهێنەکانی یەکتردا بپۆشین چاوپۆشی بکەین لە هەڵە و کەم و کوڕەکانی یەکتر ئێمە فریشتەنین ئێمە بەفری بێپەڵەنین ئێمە پەڵەیشمان هەیە و هەڵیشمان هەیە کە هاوسەری یەکتری مەفروزە بۆ یەکتری داپۆشین مەفروزە چاوپۆشی بکەین لە کەم و کورتەکانی یەکتر عیبی یەکتر ئیعلان نەکەین کابرایەکە بوو کێشەی هەبوو لەگەڵ خێزانەکەی کە کێشەی هەبوو یان بۆ کێشەت هەیە لەگەڵی من نهێنیەکانی خێزانی خۆم نادەکێنم دوای جابوونەوە کە جابوونەوە خەڵک هێویست داوای ئەو ژنە بکات ئەچوون بۆ لای ئەیان و پێمان بڵێت تۆ ئەو ژنە لەسەر چی تەلاقدا بۆچی نەبوون جای لەگەڵی ئەیو من ژنم بووە باسم نەکردووە ئێستا پەیوەندی بەمنەوە نەماوە چۆن باسی ئەەکەم ئێستا ئەبێ بە خێزانی کەسێکی تر چۆن باسی کەرامەتی و ناموسی خەڵکی ترەکەم ئەمە منتەهای ئەخلاقە بەڕێزان یعنی من بۆ خۆم ئەگەر کەم و کورتیەک هەیە باسکردن لە لای خەڵک پێویست ناکە ئەگەر ژیانمان کلێنێکی تایە باسکرد بەڵام ئەکرێ هەندێک جار وەکو ئەوەی کە خوای گەورە ئەفەرمێ ئەگەر کێشەکان لە خۆمان گەورەتر بوون بە خۆمان چارەسەر نەکرا ئەوەی کە خوا ئەفەرمێ فبعثوا حكما من أهله وحكما من أهلها إن يريدا إصلاحا يوفق الله بينهما ئەکرێ ئەبەم شێوازە بەڵام ئێمە بەڕێزان جاری وا هەیە لای خوشکی بەڕێزی وا دائەنیشیە لای برای بەڕێزی وا دائەنیشی یعنی بۆ نمونە زۆر سکاڵا ئەکا لە هاوسەرەکەی زۆر سکاڵا ئەکا ئەمە بەڕێزان ینی یەکەم ڕێگە ئەدا بە تەدەخولی خەڵکی تر دووەم مەرجێ کێشەکان چارەسەرکە سێەم جاری وا هەیە تۆ کێشەیەکت هەیە دوای هەفتەیە خۆت لەگەڵ هاوسەرەکەت پێک دیتەوە بەڵام ئەو شتانی کە باست کردن لەوانەیە 150 ڕاست نەبێ ئەو شتانی کە باست کردوون ئێستا تۆ شەرمەکەی کە خەڵگە بینی لات باس کردوون کەسی تۆ کێشە نەماوە لەگەڵ خێزانەکەت بەس ئێستا ناخۆشە ئەو شتانەکە خەڵک زانی بێتی لەبەرەوە مەیکە ئەسراری خێزانی خۆت مەبەرە دەرەوە
هەوڵ بدە لە چوارچێوەی خێزانەکەی خۆتا کێشەکانی خۆت چارەسەرکە هەوڵ بدە تایبەتمەندیەکانی خێزانی خۆت بپارێزە ڕێگە مەدە دەستی دەرەکی تەحریکت کە ڕێگە مەدە دەستی دەرەکی بجوڵێنێ ڕێگە مەدە دەستی دەرەکی هەڵوێست بۆ دروستکە پەرچەکردارت بۆ دروستکە نەقەت بۆ خۆت ئەژی چکە خەڵک ناتوانێت دوایی ئەگەر کێشت بۆ دروست بوو بە ڕێزان خەڵک ئاسوودەیە لە ماڵی خۆیان لەوانەیە کێشە بۆ ماڵەکەی تۆ دروستەکە لەوانەیە ئەوەی بۆ ئەو دەست ئەدا بۆ تۆ دەست نادا ئەبێ بە کێشە لە ماڵەکەی تۆیە دواتر ئەو چی بۆ تۆ پێ ناکرێ هیچ ناتوانێت خزمەت بە کێشەکەی تۆ بکە پێشی چارەسەر نابێت لەبەرەوە ئەمە خاڵێکی ترە ئاگامان لێ بێ نەیکەین خاڵی ئەخیر و کۆتایی بەڕێزان کەم پێم خۆشە لە خزمەتتانە باسی کە ئەوەیە بەڕێزان ماڵ نییە بێ کێشە بێ با واقعی تەعامل لەگەڵ پرۆسیا و سەرگیری بکەین کە کێشەمان بۆ دروست بوو نەڵێن خوا بەزیایی نەکرد ئەوە چیە جا ئەمەکەی ژیان بوو ئەمەکەی هاوسەرگیری بوو جا تۆ ئەگەر باش بوویتایە تووشی من ئەبووی یا تۆ ناواز نەم قسانە بێنە ئەوەی کە بەڕووکەش ئەیبینین خەڵک پێ ئەەکەنێ و لە دەرەوەیە لە ناخە هەموو کەسێک شتی شاراوی هەیە هەموو کەسێک بەشی خۆی کێشەی هەبووە ماڵەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بێ کێشە نەبوون کە سەیید الخەلق وخير خلق الله تيابو کە پێغەمبەر بووە ئەو کەسەی تیابۆ کە خوا پێی ئەفەرمێ وإنك لعلى خلق عظيم ئەو کەسەی تیابۆ کە خوا پێی ئەفەرمێ فبما رحمة من الله لنت لهم ئەو کەسەی تیابۆ کە خوا پێی ئەفەرمێ وما أرسلناك إلا رحمة للعالمين ئەم ماڵانە بێ کێشە نەبوو بن ماڵی ئێمە دڵنیا بە بێ کێشە نابێ بەڵام گەورەی ئەوەیە بەڕێزان مامەڵەیەکی عاقلانە و منطقیانە لەگەڵ کێشەکانە بکەین بین هەنگاوەکانی قورئان بۆ چارەسەرکردنی کێشە خوای پەروەردگار چۆن باسەکە کە فەرمێ واللاتی تەخافون نشوزەهن ئەو ئافرەتانی ئەترسن لەوەی نشوزیان هەبێ فەرمێ فەعیظوهن ئامۆژگاریان بکەن ئامۆژگاریکردن عیبە نییە سازش نییە تەنازول نییە بەڕێزان یعنی تۆ بێ خێزانەکەت دابنی ئامۆژگاری خێری بکەیت پێی بڵێ مافەکانی خۆی پێ بڵێ ئەرکەکانی پێ بڵێ پاسا و تەبریری ئەوەی پێ بڵێ کە تۆ هەتا داواکارێکی خۆتی بۆ ڕوون بکەیتەوە گلەیەکانتی بۆ ڕوون بکەیتەوە ئەمە بەشێکە لە چارەسەر بە یەک قۆناغ نا بە یەک جەلسە نا بە یەک سەعات نا ئەبێ ئەمە درێژخایەن بێ ئەم عیلاجە دوای ئەو قۆناغی ترمان هەیە قۆناغی هەجرمان هەیە هەجر ئەوەیە ئەگەر ئەم ئافرەتە هەر بە قسەی نەکردی قسەی لەگەڵ مەکە جێی لێی چاپکەرەوە باشە بۆ نمونە ئەو لە ژۆری نووسەکە خەوت تۆ چۆ میوانەکە ئەو چۆ میوانەکە تۆ چۆ مەطبەخەکە ئەو چۆ مەطبەخەکە تۆ بڕۆ حەوشەکە کیلو هەفتەیە سەرما دەبێت سەرما دەبێت یەک زەڕە مشکلەی نییە تا وەزعەکە طەبیعیە بێتەوە بەڵام گرنگ ئەوەیە ئێمە بەنیەتی چارەسەر ئەمە ئەکەین نەک بەنیەتی هەڵایسانی کێشەکان ئێمە ئەمانەوێت کەسی بەرامبەر بە خۆیان بچێتەوە ئێمە ئەمانەوێت کەسی بەرامبەر تێبگالەوەی کە ئێمە نیگەرانی لەم ژیانە تێبگالەوەی کە ئێمە بەم شێوازە ئەم پرۆسەیەمان بەدڵ نییە ئەمانەوێت خۆمان چاکەین ئەمانەوێت تەعاملێکی ئیجابیتر لەگەڵ یەکتر بکەین ئەمە خاڵێکی ترە کە ئەتوانین بیکەین ئەگەر ئەم قۆناغە چارەسەر نەمودواتر قورئان ئەفەرمێ چی ئەفەرمێ وەضریبوهن مەسەلەی ضرب طبعا ضرب لێرە بەڕێزان لێدانێک نییە بەوەی کە ئێمە تێی بگەین دەست و قات شکاندن و دەم و چاوشینکردنەوە نەک پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم بە سیواکێک ئەو لە چه حاڵەتێک ئەگەر زانیمان ئەم ئافرەتە یعنی بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قەت دەستی لە ئافرەت بەرز نەکردوێتەوە بۆ ئاەتە بۆ ئەو هاتوێتە خوارەوە کەواتە ئەم ئاەتە وەکو دەرمان وایە بۆ هەندێک نەخۆش بەکاردێ مەرجنی بۆ هەموو نەخۆشێک بەکار بێ یا هەموو نەخۆشیەک هەر ئەم عیلاجە بەکەڵ ئافرەتی وا هەیە دەستی لێ بکەیتەوە ئەو نەی کە شێتگیرە بێ لێت نا ئافرەتی وا هەیە لە دوو مەرحەلەی یەکەمە عیلاجە بێ ئافرەتی وا هەیە ئەگەر ئەزانین بەمە زۆر تێگەچێ بەکاری مەهێنە قورئان ئەم ئەمرە بۆ ئیباحەیە ئەم ئەمڕۆ بۆ وجوب نییە کە قورئان کردوێتی ئەگەر ئەم قۆناغش هەر سوودی نەبوو لەگەڵی ئەو کاتە قۆناغێکی ترمانەیە کە خوای پەروەردگار فەرمێ فەبعثوا حەکەمەن من ئەهلیه وحەکەمەن من ئەهلیها ئەگەر زانیمان ئافرەتەکە بۆ نمونە بە ئازاردانی وجدانیشی مۆزوعەکە کۆتایی نایە خۆی چاناکە ناگۆڕێ لەسەر خراپەکان و هەڵەکانی بەردەوامە بێ ئەو کاتاگرێ کەسێکی لێ ڕابسپێرین ڕەفیقێکی کە زۆر تێکەڵێتی دەستە خوشکێکی کە زۆر تێکەڵێتی کەسێک ئەو کەسەی کە مەحرەمی ئەسرارێتی پێی بڵین ئەم خوشکە بەڕێزە ئاوا مامەڵاکە ئەمە بە کەڵک نایە ئێمە کێشەمان هەیە لە ماڵە بە مەبەستی چارەسەر نەک تەشهیرکردن و ناوزڕاندن و لەکەدارکردنی کەسایەتی کەسی بەرامبەر لای کەسێکی کە زۆر ئەمین بێ ناشی جاڕی بۆ بەی و ئەم کەسەش لە مەرحەلەیەکا پێی ئەڵێ کە تەدەخولێکی ئیجابی بکە بە ئامۆژگاریکردن ئەگەر بەمەش هەر چارەسەر نەبوو بەڕێزان ئەو کات خوای پەروەردگار قۆناغی تەلاقی داناوە بەڵام تەلاق نەک تۆ بێ لە یەک جەلسەیە هەرسێ تەلاقەکەی بە یەک تەلاقی بدە یەک تەلاق بەڕێزان چۆن ئەڵێ وەکو زەمین لەرزەیەک وایە بۆ پرۆسەی هاوسەرگیریەکە کە لەوانەیە بەهۆشمانە بێنێتەوە زلەیەکی میهرەبانیە قەیچێکە تەلاقێکی بە
ئێمە گەشتوونەتە قۆناغی ئەوەی زمانی لێک تێگەیشتنمان لەگەڵ لێک کول بووە تەلاقێکی بدە با مانگی بچێتەوە ماڵی باوکی با بە خۆیان بچێتەوە با تۆزێک ئازاری بێوەژنی با ئەم برادرش تۆزێک ئازاری بێوە پیاوی بچێژە با هەستکەین بەوەی سەرگەردان بوون یعنی چی ماڵ بێ خزمەت بوون یعنی چی سەر لێ تێکچوون یعنی چی ماڵی پیس و پۆخەڵ و ماڵی بێخانم یعنی چی ئەو خاتونەش هەست بکە بەوەی کە ماڵی بێسەروەر و بێ پیاو یعنی چی بەوەی کە ئەچێتەوە ماڵ باوکی دەسە خوارە خانمی ماڵ نامێنێتەوە هەموو ئەمانە وەخزی زەمیرمانەکەن هەموو ئەمانە وەکو عەرزم کردن وجدانمان زۆر جار بە ئاگا دێننەوە کەواتە پێویست ناکە کە تۆ زۆر تووڕی زۆر نیگەرانی هەرچی تەلاقی هەیە بەکاری بێنی نا یەک تەلاق خوای پەروەردگار دایناوە ئەم تەلاقە لەوانەیە دوای مانگێک دوو مانگی کە وەزعەکە چارەسەرکە بیهێنێتەوە تام ئێمە مرۆڤین قابلی گۆڕانی کەسمان قەناعەتوان وانە بێ بڵێ فڵان کەس ناگۆڕێ کۆنکریت نییە بەرد نییە خشت نییە ئاسن نییە پۆڵا نییە هەموو کەسێک قابلی گۆڕان ئەوە ئێمەین لەوانەیە شێوازی مامەڵەکەمان تەندروستێ ئێمە پزیشکێکی حەکیم نین لە چارەسەرکردنی هەڵەکانی ئەوە بۆیە هەندێک جار کێشەمان بۆ دروستە بێ لەبەرەوە خۆشەویستان با ئێمە ڕیزبەندی لە بەکارهێنانی ئەم قۆناغە وەربگرین و با ئێمە حکمت و سەلیقە بە خەرج بین لە هەوڵی چارەسەرکردنی کێشەکانی بەرامبەرەکانمان بۆ ئەوەی بەڕێزان بتوانین خێزانێکی بەختەوەر دروست بکەین و بۆ ئەوەی بتوانین احتفاظ بکەین بە عەلاقەکەمانەوە من لە کۆتاییە ڕێز و پێزانین و دەستخۆشیم هەیە بۆ جەنابی مامۆستا محەممەد برادرانی دەستەی کفری بۆ ئەم هەنگاوە پیرۆزەیان هیوادارم بابەتەکانی ئێمە سوودی بۆ ئێوەی بەڕێز هەبوو بێت من خۆشحاڵ بووم بۆی کە لەم دەلاقەیەوە توانین خزمەتێک بە ئێوەی بەڕێز بکەم هیوادارم دوعای خێرمان بۆ بکەن خی گەورە ئێوە سەرفراز و سەرکەوتوو بکەن ئینشاءڵڵا خێزانەکانتان بێکێشە بن پشتیوان بەخوای گەورە خی گەورە عەقڵێکمان بداتێک کە بتوانین زاڵ ببین بەسەر کێشەکانمانە وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين بخواي قولتان اسبرم خواتان لقل ورزان